شویستی خوا صلی الله علیه وسلم بۆ سەحابەی فەرموو کاتێ داوای ئامۆژگاری کرد فەرمووی تووڕە مەبە. بۆچی فەرمووی تووڕە مەبە؟ چونکە تووڕەبوون لە شەیطانەوەیە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم الغضب من الشيطان وإن الشيطان خلق من النار فإذا غضب أحدكم فليتوضأ. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم تووڕەبوون لە شەیطانەوەیە، کەواتە لە ڕەحمانەوە نییە، نەڵی من خوا فەرموویەتی تووڕە بە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتی خوتبەتا هەندێک جار تووڕە ئەبوو، بەڵام لە کەسی نادا، خەڵکی نەیەکوشت، ئەو تووڕەبوونە جیاوازە. وە کاتێکی کە سنووری خوا بشکایە تووڕە ئەبوو، حرام ئەنجامەدرا، بەڵام لە کەسی نەئەدا و بەر بۆ کز و شەق. بۆیە بەڵام تۆ کاتێک تووڕە ئەبی کارەسات ڕوە شتەوە شێنی، ئەو مشکلێک، ئەو فەرقی تۆ پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. تەقە ئەکەی، چەقۆ شێنی، ئەوە فەرقی نێوان تۆ و پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. بۆیە خۆت مەکە قیاسی ئەو. تووڕەبوون لە شەیطانەوەیە، و شەیطانیش خوا لە ئاگر دروستی کردووە. بۆیە هەر کەسێک لە ئێوە تووڕەبوو، ئەمە حەلێکە لە حەلەکان، کەسێک لە ئێوە تووڕەبوو با دەستنوێژ بگرێ، هەتا دەڕۆی دەستنوێژەکە دیتەوە بخۆ سار دەبیتەوە تاو. یاخود دەفەرمێ إذا غضب أحدكم فليسكت. هەر کەسێک لە ئێوە تووڕەبوو با بێدەنگ بێ، بەس دەمت بگرە، یەک کێشە ڕوو نادا، بەس دەمت بگرە، چکەوە لە شەیطانەوەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ سەحابەکان دانیشتبوو، دوو پیاو بەرامبەرێکیان گرت بە جوێندان، ئەو جوێنێدا ئەو جوێنێدا، ئەو جوێنێدا ئەو جوێنێدا، دەم و چاویان سوور بووەوە، ڕوومەتیان چاوی سوور بووە، یەکێک لەوانە زۆر بە دۆڕی جوێنی ئەدا لە خزمەتی پێغەمبەری خوادایە صلی الله علیه وسلم، شەرم ناکات. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم من یەک وشەیەک دەزانم، ئەگەر بیڵێت تووڕەیەکەی نامێنێت، ئەوش ئەعوذ بالله من الشیطان الرجیم. کێشەکەی ئێمە چییە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ کاتێک کە تووڕەبووی بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم، بەڵام ئێمە دەڵێن فڵان کەس سڵاوات بدە، یاخود ذیکری خوا بکە، ئەمە مخالفەی سونەتە. بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم، چکەوە لە شەیطانەوەیە. بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم، ئینشاءالله خوای گەورە تووڕەیەکەت ناهێڵێت، بەڵام بێدەنگ بە، حتا پێتەکرێت بێدەنگ بە. کەسێک قسەیەک دەکات بەرامبەرت تووڕە ئەبیت، ئاگاداری خۆت بە، جارێ خێزانت تووڕە دەکات، مناڵێک تووڕە دەکات، بێت سەبر بگری. ئێستا خۆت هەر بۆ نمونە پەنجەت یەک پەنجێک چەقۆیەک لێدا بیبڕێ، بە تون تۆزێ بە قۆت بیبڕێ، چۆنە پەشۆکەی، ئاگات لە خۆت نامێنێت. لەوانەیە کەسێک قسە لەگەڵ یەکسەری تووڕە بی، خێزانیشت بە هەمان شێوە ماگانە بەقەت دەیەها پەنجێتە خوێنی لێڕوە، جارێ ئاگای لە خۆی نێ تووڕە ئەبێ، ئەبێ سەبرێک بگرێ لە خۆت، یەکسەر خۆت گف نەکەیتەوە، خۆت تووڕە نەکەی. بۆیە لەگەڵ ئینسانی تووڕەدا مناقەشە مەکە، مشت و مڕ مەکە، لەوانەیە تووشی کارەسات بی، ئەو شان ڕاوەشێنێت، تۆ شان ڕاوەشێنی، بێگومان کارەساتە بێت. ئەگەر لایەک تووڕەیەکی کەم کاتەوە قسە نەکات، ئەوە کە چی پێکرێ؟ هیچی پێ ناکرێ. بۆیە تووڕەبوون کارەساتە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر عەبدێک لەبەر خوا تووڕەیی خۆی بخواتەوە، تووڕە نەبێ لە بەرامبەر دەمی خۆی بگرێ، دەست و قاچی خۆی بگرێ و زوڵم نەکات، خوای گەورە دڵی پڕەکا لە ئیمان. بەس ئەگەر تووڕەبی شەیطان زاڵە بێ بەسەرتا، جا کامیان باشترە بۆ تۆ؟ ئەعوذ بالله من الشیطان الرجیم بکەی، خوا دڵت پڕکا لە ئیمان، ئەمە باشترە بۆ تۆ، یاخود ئەوەی کارەساتێک لە دەستی تۆ ڕووبدا و خەڵکی تریش داماوکەی بەدەست خۆتەوە. بۆیە بە ئاگامان لە خۆمان بێ